سڵاتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شارە جوانەکەی هەولێر بەیەوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ هەڵدەستم بە تۆمارکردنی بەرنامەیەکی تایبەت و لەگەڵ چین و توێژێکی تایبەت. بەڵام دەبێت سەرەتا ئاماژە بەوە بدەم ئەوەی کە دەیبینن قەراتی هەولێرێ لە پشتم. قەراتی هەولێرێ نزیک 2000 ساڵ پێش زاینی دروست کراوە. ئەو قەراتەیە کە لە پشتمەوە دەیبینن کۆمەڵێک خەڵکی بینیوە و کۆمەڵی ئەزمموی هەیە لەگەڵ تەواوی ئەو خەڵکی کە لێرە بووە. ڕۆژانێک بووە حکمی بەعسی لەسەر بووە، ڕۆژانێک بووە کۆکو ئێستا کە حکمی کوردی لەسرە. بۆیە من ئەمڕۆ نامهەوێ باسی خەراتێتان بۆ بکەم، بەڵام دەمهەوێ بچم لە کەسانی بە ئەزممون بپرسم ئەزمموی ژیان چی فێر کردی، ئەو تەمەنەی بەڕێت کردووە چی لێوە فێر بووی، تا چەند ئەم تەمەنەی بەڕێت کردووە خۆشی و ناخۆشی تێدا بووە. دەمهەوێت کەسی بە ئەزممون بدوێنم و کەسی بە تەمەنتان بۆ وەرگرم بزانین ناخۆ ئەوان لە چ شتێکی ژیان پەشیمان و ئامۆژگاریان چییە بۆ گەنجان. دەمهەوێت بزانم چه ئامۆژگاریەکی گەنجان دەکەن. من لەوان دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن و لەگەڵماندا بن. تۆ تەمەنێکە دەژی لە ئەو ژیانە چی فێر کردی؟ ئەو تەمەنەی کە بەڕێت کرد چیوە لێ فێر بووی، چی لێ فێر بووی؟ تۆ لە سەردەمی بەحس و ئێستاش حکوومەتی کوردی و ئەو تەمەنەی کە بەڕێت کردووە چی لێ فێر بوویت؟ بەخوای زۆر شتی لێ فێر بووین. یەکەمین شت ئەوەیە ژیان هەوڵ و تێکۆشان و خەباتکردنە، کۆڵ نەدانە. ئەگەر جارێک سەر نەکەوتی هەوڵ بدە هەتاوەکو سەر دەکەوی. کارکردن بنچینەی ژیانە، کارکردن. تەمەلی و دانیشتن و خەمۆشی ئەوە مرۆڤی وێران دەکە. تێکدانی ژیانی خۆتە، تێکدانی ژیان ئەوە. ئەوەی بۆ گەنجانم ئەوەیە کە من مەبەستمە تۆ لەو تەمەنەی کە بەڕێت کرد لەوانەیە کۆمەڵی ئەزمموی زۆر گرنگ فێر بووبی. دەتەوێت چی ئامۆژگاریەکی گەنجام بکەین بۆی هەڵەیەک تۆ کردیتە گەنجەکان ئێمە لە دوای تۆ نەیکەینەوە. هەمومان ئەم ژیانە پڕێتی لە خۆشی و ناخۆشی، هەمومان خۆشی و ناخۆشیمان بەسەراتوە. بەخوای بۆ گەنجانەوەمە کە گەشتبین بن، کۆڵ نەدان، بە ئامۆژگارەکانی خوا پێغەمبەر و داک و بابیان بجولێنەوە، خۆ لە کاری خەرچی هەر نەقورتێنن، زوو هەڵنەچن، تووڕە نەبن، زوڵ چوون پەشیمانیە و کارەساتی لە دوایە. چاویش لە دەور و بەری مەکە. ئەو دراوە سێوا دەکە بە ئەم ژۆ بکەم، لۆ ئەو دەوڵەمەندە لۆ ئەم دەوڵەمەندێمە. ئەتوو بۆ خۆت بگونجێ لەگە ژیانی خۆت، بگونجێ لەگە ماڵ و منداڵ و لەگەر کە سوکاری خۆت بگونجێ. لامەدە هاوڕێی خراپ لە هاوڕێی خراپ دوورکەوە. من ئەمڕۆ دەمهەوێ بچم لە کەسانی بە ئەزممون بپرسم ئەزمموی ژیان چی فێر کردی. کارکردن بنچینەی ژیانە، کارکردن. تەمەلی و دانیشتن و خەمۆشی ئەوە مرۆڤی وێران دەکە. دنیا سیزنی مسلمانانە جەنەتی کافرانە، لەبەر ئەوەی ئەمە حەسرین بە نەوع و ئەنواع ئەشکالی خۆمان حیفزکەین. ئەوە لە ناموسمان حیفزکەین، ئەوە لەن وڵاتمان حیفزکەین، ئەوە لەن ئاگامان لە جیرانمان بی، ئەوەمان ئاگامان لە برامان بی، خیانەت لە وڵاتمان دەکەین. ئامۆژگاریمان بۆ گەنجانە دەڕێم سەرەتا مەسەرەن بایەق بە خوێندنیەکانی خۆند ئەمدەن لەبەروەی خوێندن بڕوانە ئەمە شەهادە بە قوبڵی هەموو شتێک. ژیان قوتابخانەیە وەچی وام گوت، یعنی فێرە شتی باشت دەکا و شتی خراپیشت دەکاتن. بەس زۆرترین شت ئەوەیە کە ئینسان بتوانێت یعنی پاشە ڕۆژی خۆی دابین بکە لۆ خۆی لۆ منداڵەکانی. ئەمر پێشانم پێ باشتر بوو، چکە تو دەچووی داخوازی ئافرەتێک لە دوو کەست دەپرسی ئەرێ کاکە ئەو ماڕەکوونە باشە خراپەوەنیە سقە هەبوو، قوربانی ئێستا سقە نییە. سار بەسار خۆشکەم بەپار هیچ شتێکمان نەدیتیە کە بێ لە مەسلحەتی فەقیر بی یا لە مەسلەتی خەرگ بی. مامە چ لەو دنیای فێر بووی ئەو تەمەنەی کە بەڕێت پێ دەرێم دنیا پێغەمبەر فەرموویت و ئەدونیا سیزن للمؤمنین وجنة للكافرين. دنیا سیزنی مسلمانانە جەنەتی کافرانە، لەبەر ئەوەی ئەمە حەسرین
بە نەوع ئەنواع ئەشکالشی خۆمان حفظکەین ئەوەلەن ناموسمان حفظکەین ئەوەلەن وڵاتمان حفظکەین ئەوەلەن ئاگامان لە جیرانمان بی ئەوەلمان ئاگامان لە برامان بی خیانەت لە وڵاتمان دەکەین وەچی ئەلان ئەو خیانەتی لەوی دەکا ئەو خیانەتەکە دەسە تەلەڤیزیۆنی هیچ قسەشی باشە نایەتە سەرچاوی لە زەمی برایەکەیت کەی دەکاتن ئەمە نابی ئەو هابی ئەمە دەبین بگەینە یەک تعاون بکەین لەگە یەک الإنسان أخو المؤمن أخو المؤمن المؤمن أخو المؤمن مسلمان فرقينيا مسلمان براي مسلمانية كبراي مسلماني أتلو برامني أتلو دشمني خاصة بري بعام أمام مسلمان الآن الشيء لقد يكتب تمامنينا فكنت كل ما باش ماما بيشتريش أوابو بيشتريش كأنقول سردمي جنزيبو زماني مليش ببيردي زماني مليشي قتلك بكرة باي ليرة للديدواني بيدرين للديدواني قتلك بكرة باي بصير روجان دي تراوة حكمش دكراوة بإعدام وش زال برين أو حقوق الإنسان إلى جوري دابنيو إعدامي نك يحقق كابرات فوتيني أو النبو أو الزمان بيشنو جيران تعدى إلى جيراني ندك بتاريخ حياتي خوي كابرات تعاوني ذكر كابرات شي دورمان فقير جيراني بالتعاوني لقى يكتذكر خيانة لبين دانا بو بكل كل مانش خيانة زوجها هو بيشتري استكدبيني زور بو زوج طلاق دان هاد نبو أم لو رجي جملي بودري العراق لخلال يك مانجي لسري ساري لو سري لسري مانجي لو سري ساري لو سري ساري لمجموعي عراق صار 6,000 جن طلاق درايه أمن لعمري خوم حتى قيشتي ما الآن شني يكجن من دي دوراتي ما طلاق بدري أمن لقون دي دادن نشتم نمديت يكجن طلاق بدريت لكن يقول يكجنيش طلاق ندرا أبدا قناعة بيبك يكجن يعني نزيك سنصال حياتي من العناري من أوقتي كانت تدري مليك زماني مليك نبو جن طلاق دان طلاق داني يقولون بلايك من لما هو 20 سال 6 سال ندي جن طلاق نمدي جن طلاق دان من نديت والآن شيء طلاق دان بوي تشتش أصولي أمن دستم لاتحادي مع مستعد هذا نشم زور حفتان هو بي لاتحاد علماء مجلس فتواها يا لما مجلس فتواها هذا نشوف أولا بيني أمن لي مسيت صار بين ديت طلاق دانا محكمة كزور بي زوري صلاحها يا لا أنا شنو شو كاركي سيبرايتو كاركي أو يو تلفونات أو تلفوني يلا أو تلفوني ده أو لقوا كردك أو لقوا كردك رسمك نشان ده إنترنت نشان ده إنترنت ده همو مارش الآن همو مارش كده بينسن همو مارك لقى يك أمن هال بينو كانت كده تمشنك تراق درا صاحب الشش من دارة كتشا كوبينس كوريا أو زال سريك تلفوني تراق درا أو خزيك أو هي براشي أو أزمونيك بريت كريان أو جيانيك بريك أو تمني بريت كر سيليا فيربوي والله سيليا فير أنا بس هر جاري هر لبو تيكسين دروا جيان خوشة جيان خوشة يعني وقت صال وصلنا لهم خوش كم بابا يعني بار لو صالح خوشتر شكو عمريش دروا عمريش بار أم صالح يسكتر بو استا صالح هذا شيء طبعا وضعي برنامج كل رجل سر أوبندي بيدوا كذا الله سال بس سال خوش كم ببار لبدوي 8 رويشت يعني وزعك همشتك يعني عالم زور دبي عالم زور دبي ازدحام في هذا دبي سيارة بمليون سيارة اللي هوليها أوتشيو معناها أم سيارة مش مارجية دبينم 50 سيارة دي بس سائقة كش نفرش لقدنيا أو أمانة كبي مصلحة نقل الركاب كبي باشتني أعلم بو عمري أمد سيارة باجوم بو عمري هر ممنوع إيش يعني لا فحص كديتيانا من بتانيا ما كسم لقرية لما لي كسم نية سياقة ملوكا إجازة كان توقيع كله قلت كان تساوي توامنية بلا موارد يعني أول شيء وضع أمانة لو جياني لو أنا كوملة خوشي وناخوشي ديت بي زور خوشي وناخوشي بس جيان دادي لو خوشي وناخوشي أنا تشتاك دي استفادك يعني تشتاك فير بوي والله ما بخوم الحمد لله توشي هيس نوي تقول تيكلي أو أنا نوي ما حتى توشبه بس برايا كان لبروان ناخوشي ما زور ديت لحفتاو تسارو أو أنا برايا كمان تشوفوا سريو أما هم روجه ولا بروبينا بروبا بابا مي عندك بيان بيت إلا ده بيبيني بابا بس جيته دو من دويرم بس باش أموش قاري تسيلبو جنزان نصيحة تسيلبو جنزان والله لبو جنزان لبو حكومتيش نصيحتهم أويا أو فيسبوك ونازل مسوتك أو طلبة أمن طلبهم هيا
ئی نەوەکەم 24 ساعت ئەو شتیان لەدەستە و یعنی کە یەکە لەگەر قسە دەکەت جوابیش ناتنەوە ئەوە یەکەم دوایە کەمکردنی سیارە مانای نییە و سیارانە لە جادەی هەر ئێکە بە تەنێ سیارەی داژوە باقولەوە ئەوە دوایە ناحیەی اقتصادی نانە اقتصادی یاری ئەو بەنزینە چیەوەدا دوایە ئەو ژینگەش پیس دەکە طبعا بێجگە لەوەش ئەدی ئەو مۆلیدانە مۆلیدا بەگازی ژیژەکە دووکەلی هەموو دنیای پڕکە ینی هەولێر بەخۆی دەلێ لە قۆرتێکە هەولێر ئەتوو ئەگە ئەوە بی تەماشا ئاسمانی دەبێ هەموو دووکەڵە و تاریش ئەو تەمەنەی کە بەڕێت کردیا چی لێوە فێر بووی ژیانیان چی فێر کردی سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بە سەر ساو سەرسرم من وەکو مامۆستایەک کە ژیانم پڕ بووە لە ئەزمون کە 42 ساڵە مامۆستای ستانەویم و بەڕێوەبەری قوتابخانەیەکم لە ناو شاری هەولێر قوتابیەکانی من زۆری گەنجن و زۆری هەریەکە لە عائیلەیەک لە خانەوادەیەک دەرچوو هەریەکە معاناتەکی هەیە ئەمش وەکو بەڕێوەبەرێک مەسەلەن وەکو ئامۆژگاریەک وەکو ڕێنماییەک کە دەیان دەمێ حەز دەکەم ئەو ڕێیە کە خۆم گرتومە باو باپیرانم و جیران و برادران هاوڕێیان گرتویانە حەز دەکەم ئەوانیش هەر ئەو ڕێیانە بگرێنە بەر بەڵام مەسەلەن زۆر هۆکار کە دێتە پێش ئەو قوتابیانە یان ئەو گەنجانە کەوا دەبینی ڕێ هەندەران دەگرنە بەر یان ئەوە تا کۆلێج تەواو دەکاتن دانا مەزرێ مەسەلەن ئایا ئەوجا ئەو قەیرانە قەیرانی داعشتمان بەسەدات مەسەلەن ئەو هۆکارێکی زۆر بوونە کە گەنج وڵات بەجێبەری شار بەجێبەری گەنجی ئێمە باسی گەنجت کردووە باسیۆت کردکە مامۆستایەکێک لە مەکتەبە ئامادەیەکان لەوانەیە زۆر گەنج دیتبی گەنجی ئێمە ئێستاکە زۆر بێهیوایە گەنجەکانمان زۆر بێهی هۆکارەکەشی ئەگە برێن بێهێوایە کۆلێج تەواو دەکا دانە مەزرێ 6 تەواو دەکاتن بە دەرەجێکی کەم نمرێکی کەم کۆلێج وەری ناگری باشە تۆ کۆلێژ و یان قوتابخانە لە چ کاتێک تەواو کرد من کۆلێجم تەواو کردووە لە ساڵی 1970 ئەو کات حکوومەتی بەعز زمانی بالێ زمانی بەعز بوو هەمومان دامەزران مەترەن دامەزراندن هەبوو باشە بەڵام ئەو کات خوێندن وەکو ئێستا ئاسان بوو ئاوا لە نێو کوردی خۆت و بە زمانی کوردی نەخێر خوێندن زۆر گران بوو ئێستا خوێندن زۆر ئاسانکاری بۆ قوتابیان کراوە زۆر مادەم ئاسانکاری کراوە دەبێت قوتابیش تۆزەک ناخۆشی و معاناتانی ئێوە پێشتر هەتان بوو لە خوێندن ئێستا کە شەیە نەخێر نییە ئەمە بە معاناتێکی زۆر ڕەت بووین بە معاناتی نەبوونی بە معاناتی کەم دەرامەتی بە معاناتی مەتەلەن بۆ نمونە ژیان زۆر ئاسایی بوو لەکنەوە وەکو بڵێن مۆبایل کە مۆبایل وەرگین ئێستا ئەمە مۆبایلمان نەبوو تەلەڤیزیۆن نەبوو بەران ماسەلە ئێستانە لە شارێکی خوێنێتەوە کرد لە هەولێرم تەواو کرد لە هەولێر ئەو کات زانکۆ لێرە هەبوو بەڵێ زانکۆ نا سلێمانی هەبوو بەران ئێمە وەکو برێن مامۆستا بن دوایە چوین بۆ تەواوکردنی ئەوە کەمان درێژەمان بە خوێندنی خۆماندا لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین مەتەن وەکو من خۆم بەشی کوردیم تەواو کردووە مامۆستایەکی کوردی ئێستا بەڕێوەبەرێکم لە قوتابخانەیەکی ناو شاری هەولێر چی بەو هەموو تەڵەبەی دەڵێ کە هەتا ڕۆژانە یان چی بە گەنجان دەڵێ ئامۆژگاری دەڵێم ئامۆژگاریمان بۆ گەنجانە دەڕێم سەرەتا مەسەرەن بایەخ بە خوێندنیەکانی خۆیان بدەن لەبەروەی خوێندن بڕوانە ئەمە شەهادە بەکو بڵێ هەموو شتێکە دایکتە بابتە ئەمەش دەزانین ژیان ڕێڕەوی ژیان نەوەستاوە ژیان بەردەوامە لە خۆشی لە ناخۆشی بەڵام ئەو ڕۆکە مەسەرەن کە دەبینی قوتابخانەکە تەواو دەکەی دنیا هەروە نابی دنیا بێ ئەمەل نابی ئەتوو بژی بۆ کێ دەڵێ بەیانی خۆشتر نابی بەڵام چیە ئەو دارێ فکرەیەک بیر و بۆچوونێک لە مێشتی ئەو قوتابیەی چەقیە دەرێ من خلاص تەواویشکەم دانامەزرێم دەرەجەش خلاصکەم دەرەجەکەم نمرەکەم کەمە گۆلیج وەرم ناگری ئەودا ڕێ ئەوەتە نبینی ئازاری داک و بابی دەدا یانەوەتانی ڕێ هەندەران دەگریتە بەر لە ئازاری خۆی دەدا زۆر خۆشی دەدا بێگومان ئازاری خۆشی دەدا دەبینی ڕۆژان مامۆستا من متابعام کردی هەر جارێک دەرەجەی پۆلی 12 پۆلی سێ بڵاو کرێتەوە ڕاستە و خۆ دەڵێن فلان کەسێ بەهۆی کەمی دەرەجە خۆی لە خۆی کوشت ینی بەردەوام و شتەمان جێ لێ دەبێت دەرەجە و شتانەوە دێنێ کە گەنج ژیانی خۆی لە ناوبا لەسەر وڵی ئەوە بە قوتابی دەگۆڕی بە خانەوادە دەگۆڕێ مەتەن لەوانەیە خانەوادەکەی زۆر زەختی لێ دەکاتن دەریبێتەوە کە دەرەجەی باش دەرنینی ئەو حال لێ دەکەم بەرانە من نارێن هەمووش بە خوێندەواری ڕێیەکی سەرەکیە لە بوو ئەو ژیانە شەلە ینی لەوانەیە جارە هەلت بۆنە ڕەخسێ جاریدابێ هەلە بۆ ڕەخسێ لەوانەیە ئەو جارە ڕاستە فعلەن وایە قسەکە زۆر جوانە ئەومە ئەو ساڵێکی دیکە باشتر دەبم ئەمە دەبی ئومێد بە گەنجان برین هاان دەربین ڕێخۆشکەر بین لە بۆ گەنجان بابی من کاچی من برام کوڕم کچم وەمەکە دنیا ڕێڕەوی ژیان ڕانەوەستایە چێ دەری بەرەو خۆشی سبینی خۆشتر دەبی
او رو ناخوش بێ خۆش دەبێت بێگومان دەست وانە بەعربی دەری وتەفاعلوا بالخير تجدوه بەشەر مرۆڤ گەشتبین بی لە ژیان ئەو ژیان خۆشە من ئەمڕۆ دەمهەوێ بچم لە کەسانی بە ئەزمون بپرسم ئەزمموی ژیان چی فێر کردی؟ کارکردن بنچینەی ژیانە کارکردن تەمەڵی و دانیشتن و خەمۆشی ئەوە مرۆڤی وێران دەکات بالناس سیزنی مسلمانانە جەنەتی کافرانە لەبەر ئەوەی ئەمە حەسرین بە نەوع و ئەنواع ئەشکالشی خۆمان حفظکەین ئەوە لە ناموسمان حفظکەین ئەوە لەن وڵاتمان حفظکەین ئەوە لەن ئاگامان لە جیرانمان بی ئەوەمان ئاگامان لە برامان بی خیانەت لە وڵاتمان دەکەین ئامۆژگاریمان بۆ گەنجانە دەڕێم سەرەتا مەسەرن بایەخ بە خوێندنیەکانی خۆندان بدەن لەبەروەی خوێندن بڕوانە ئەمە شەهادە بە قوبڵی هەموو شتێک ژیان قوتابخانەیە وەچی وام گوت یعنی فێرە شتی باشت دەکا و شتی خراپیشت دەکاتن بەس زۆرترین شت ئەوەیە کە ئینسان بتوانێت یعنی پاشە ڕۆژی خۆی دابین بکە لۆ خۆی لۆ منداڵەکانی ئەمر پێشانم پێ باشتر بوو چکە تو دەچووی داخوازی ئافرەتێک لە دوو کەست دەپرسی ئەرێ کاکە ئەو ماڵە کوونە باشە خراپە وەنیا سقە هەبوو قوربانی ئێستا سقە نییە سار بەسار خۆسکەم بەپار یعنی ئەو پەندە لە جێ خۆی هیچ شتێکمان نەدیتیە کە بێ لە مەسلحەتی فەقیر بیە لە مەسلەتی خەرگ بی مامەجان تۆ تەمەنە چەندە؟ تقریبان 63 ساڵ دەبم 63 ساڵ تەمەنێکە لەو تەمەنەیە چ شتێک فێر بوویت؟ وەڵی ژیان باش و خراپی تێدایە باش و خراپی تێدایە ئینسان دەتوانێت خۆش بوو طبعا ئەو ژیانێکم بەڕێم کرد طبعا خۆشی و ناخۆشی تێدا بوو ئەتو برێ هەموو ژیان هەر خۆشی بیتن ناوەڵی هەمووشی هەر ناخۆشی بی ناوەڵی طبعا ژیانێکمان بەڕێ کرد بە خۆشی بە ناخۆشی ئەو کاتێک ئەمە لەو ژیانە مەسەڵەن زڕوفی ما زمانێک بوو یعنی ترس و لەرز و مەسەڵەن ناخۆشی وەنیا سەردەمێکی ژیانە زۆر خۆش بوو تەمەنی گەنجیت ئێستاکات پێشووتر منداڵیت شتێک زۆر خۆش بوو هەموو تەمەنەکان تەمەنی تەبان گەنجی خۆشترە تەبان خۆشترە بەڵام ئەو فکرەی کە لە پیری هەتە لە گەنجی نیتە قوربان ئەوە مشکلێ بەڕاستیت پێ برێم چکە مشینە لە ڕابردووی خۆمان مچینە هەندێک شتمان کردبیتن وەنیا ئێستا دەرچی پێ دەکەن کە ئەو شتەیە هەستی پێ دەکەم کەم چینە غەڵەتم کردبیتن وەنیا غەڵەتم کردبیتن بەڵام لی پژێمانم مەسەڵ ناگە خراپەم کردبیتن بەڵام ئەگە باشەشم کردبیتنەوە دیارە لی پژێمان باشە ئێستا تا چەند لەو تەمەنەی دڵخۆشی بە باشەکانت و ناڕەحەتی بە ناخۆشیەکانی کە کردیتت یان خراپەکانی کە کردیتت هەموو کەسێک ئێستا هەست دەکەی هەستی زۆر پێ دەکەی لەو تەمەنە هەستی پێ دەکەی قوربان ئەتو ئەگەنجیتی هەستی پێ ناکەیت تو هەندێک مچینە وەکو پێم گوتی گەنجێتی وەکو سەرخۆشیەک وایە وەکو یعنی ئاگار لە خۆتنی بە سەراحیت پێ برێم نازانی خراپە و چاکەی خۆی لێک ناکاتەوە بەڵام کە گەیشتە تەمەنێک تێگەیشت وەنیا ئەو کاتە دەزانێت چی کردێت چێن دەرێ غەڵەت بووە چێن دەرێ ڕاست بووە وەنیا بۆی ئەو گەنجانە نەگەنە تەمەنی ئێوە و پەشیمان نەبنەوە لەو خراپانێک کە کردیان چ ئامۆژگاریەکان دەکەیت من دەڕێم لە برادری خراپ بە دوورکەونەوە لە شتی خراپ بە دوورکەونەوە چکە ئەو زروفۆی ئەمە تێدا ژیان وەکو ئەو زروفە نەبوو بەڕاستی برێن وەنیا ئێستا هەست دەکەی خراپترە دنیایان ئەو زۆرۆفە خراپترە وەکو کەشوهوایەکەی یان پێشووتر بەڕێز ئەمن پێشانم پێ باشتر بوو چکە تو دەچووی داخوازی ئافرەتێک لە دوو کەست دەپرسی ئەرێ کاکە ئەو ماڵە کوونە باشە خراپە وەنیا سقە هەبوو قوربانی ئێستا سقە نییە باوەڕ بکە سقە نییە لە بە ئەتەرنێت و نازانم مۆبایلێ و ئەو بەزم و ڕزمێ وەنیا سقەت نییە بە خودای یعنی ئێستا بانگم بکەم برێرە کەفاەتی ئەو کابرایە دەکەی ئەو کچەی بدەینێ ناتوانم کەفاەتی بکەم یان برین کەفاەتی ئەوە بدەکەی ناتوانم کەفاەتی هیچیان بکەم چکە وەزعەکەیمە ئەوانەیە زروفەکە ئەوانەیە کات و ساتەکە ئەوانەیە گۆڕایە زۆر گۆڕایە بەرێ گۆڕایە بەرێ لەگە زمانی مە و لەگە ئێستاکە زۆر گۆڕایە باشە
بە دیاریکراوی بە گەنجان دەڵێ لە چ تەمەنێکا زۆر ئاگاداری خۆیان لە شتێکی گەنجاتیان زۆر ئاگاداری خۆیان لە کاتی مراهقیان زۆر بڵێ هەڵەتەکان لەو کاتی دەگرێت زۆربەی زۆری لەو کاتی دەکرێت قوربان مامەجان ئەو ژیانەیە کۆمەڵێک ئەزمونە ینی هەر کەسێک تەمەن بک لە تەمەنی کۆمەڵی ئەزمون فێر دەبێت ئەم ژیانە چی فێری تۆ کرد وڵی ژیان قوتابخانەیە وەچی وام گوت یعنی فێرە شتی باشت دەکا و شتی خراپیشت دەکاتن بەس زۆرترین شت ئەوەیە کە ئینسان بتوانێت یعنی پاشە ڕۆژی خۆی دابین بکە لۆ خۆی لۆ منداڵەکانی لۆنەوەی نوێ یعنی شتی باش فێر بە شتی خراپ وەلانی ئەگە پێت بکرێ یعنی ئەم ژیان هەردووچی تێدا هەم باشی تێدا هەم خراپیش تێدا بەێ ئەوجا ئەمە جێبدە من ئینسان کە لە تەمەنی هەرزەکاریە تو حساب کە لە 20 ساڵی دەبی هەرزەکارۆ نیە هەتا 40 ساڵی ئەوە مەشغولی چل دەبی مەشغولی ئیش و کار و ژن و زەوازکردن و ها کاسبی و بتانی ئەوجا ئەو کاسبیەی بکەی بتانی خۆت تەکوینکەی بتانی ژنەچی بینی بتانی نانەکی حەڵال پیا بکەی نانی حەڵالیش زۆر شتی چاکەو نییە چکوینسان نانی حەڵال بداتە منداڵی وابزان منداڵیش ئینشاءالله ساڵح دەبی ئینشاءالله وەنیە خۆی هەروایە ئەو فترەیە دەبی ئەتوو زۆر ئاگاداربی ئاگاداری هەموو شتەچی بی ئاگاداری نانی مادەی بی ئاگاداری منداڵەکانت بی بزانی کو پەروەردەیان دەکەی بزانی چۆن زەواز دەکەیت بزانی حتى زەوا دەکەش زەواتی مە خۆش بوو کاکەەوە چێستا نەبوو برای من ئەم کە زەوازم کردیە لەوانەیە هەتا ئەو ڕۆژی خێزانی خۆم کە نێزیکترین شخصیشم بوو نەمتانی دەقەک لەگەری بچمە دەرێ نەبوو پێشان ئەو شتانە نەبوو وەنیە زەوازت دەکرد دەتپرسی ئەرێ چیژی چێە ئەرێ چ عشیرەتن ئەرێ عایلەکی کوونە بە ئەخلاقن بە ناموسن ئەوها زەوازت دەکرد پێش ئاوها بوو ئێستا هەز دەکەی قورستر بووە بۆ دۆزینەوەی کەسێکی باش کەسێکی گونجاو بۆ خێزانەکەیان کوڕەکەی خۆن ئێستا زەحمەت بووە ژیان لۆ ئەو شتەی زەحمەتە لۆ زەواجی یعنی تەجروبەی هەند خراپ هەیە ها خەڵکی دەترسێنی گەنجیشی ترساندیە وەنیە گەنجیش دەترسێ ئەدی کاکە تو ناوی چیە تەکمیلەی نیوەی دین دەکەی یەک کە ژن زەواز دەکەی تێبگە سەرێم کاکە یعنی ئەتوو تازە باسیەوەمان دەکەن ینی ئەگەر خێزانت لەگەری مرتاحبی ئەوە دنیایەکەیە بە تو دەبەخشتێ خوا پێبەخشی ینی خۆشە کە بە خێزانی خۆت مرتاحبی لە هەموو شتی خۆشترە لە ژیان تێدەگەی باشە من ئاماژت لە سەرەتای قسەکان ئاماژت بە خاڵێکی زۆر جواندا ئەم ژیانە باش و خراپی تێدایە ئەتۆ هەردوو تیش دیتە بەڵام چۆن بتوانین خۆمان لە باشەکە بپارێزین یان خۆمان لە خراپەکە بپارێزین و باشەکە بکەین یان مۆژگاری چیە بۆ گەنجان بۆی ئەو کەسانی کە تازەوەکو خۆت وتنی لە هەرزەکاریدان چۆن بتوانن ڕێگای باشە بگرن بۆ ژیانی خۆیان هەموو هەرزەکارێک ژیان تەجروبەیە گەنج کە دەیەوێ بێتە ناو قۆناغی زەواج یان یعنی ئیش بکە ئیشەکی بەدەستبێنی ئیشەکە نەک زەواجی دەبی پێش هەموو شتێک بیری بەکاربێنی مێشک بەکاربێنی تێدەگەی ئەو مێشکەی لۆ بەکاربێنی بە دوو شتی غەڵەت نەکەوی کاچی من کە بە دوو شتی غەڵەت کردی تو هاوڕێیەکی منی کە بزانم ڕێ غەڵەتم پیشان دەدەی لێ دوور دەکەومەوە ئێستاش لەوەی زۆری تەلیفۆنە بزانم شتی خراپ بەکاردەینی خراپە لۆ خۆر مێشکت خراپە لۆ زاخۆری مێشکت خراپە لۆ جسمت خراپە لۆ مجتەمەعت خراپە لە داهاتوو ئێستا شت دەکەن ئێستا تۆ پاشە ڕۆژ تەسی لێ دەکە گیانەکەم ئەدی کووە تو ئێستا کانی بەشتی باش بڕۆی بەشتی باش سەرکەوتوو دەبی بەشتی خراپ دوایە پاشیمانیش کە گەیشتێ تەمەنەکی وەچیما ئەگەر شتەکت کردبی لەوانەیە زەمیری شت مرتاح نەبی دەری ئەم ئەو شتە غەڵەتەم کردیە زۆرت پێ ناخۆشە کاتیش کە ڕۆی دەگەڕێتەوە وەنیە خەلاص ئەوەیە ناگەڕێتەوە ئەو زات و تخوا ئەو ژیانە بەردەوام لە بەردەمتا ژیانێکی خۆشە ها کە خۆ ئەو پەڕەسپیەی لەبەردەستە بۆ شتی خراپی لێ دەنووسە لۆ شتی باشی لێ نانووسی وەنیە خۆش بێن ژیانەکەن بینێران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێویستی بوون لەم پیاوە وە لە بەشێک لەوانەیە کە دوانمان بەڕاستی شتی زۆر جوانە بەڕاستی شتی کۆمەڵێ بابەتی هیوا بەخشن یعنی کەسێکمان دوان باسی گەنجاتی خۆی کرد وتی گەنجاتی منیش پڕبوو لە ناخۆشی خۆشی دەبێت گەنجانمان سەبریان هەبێ ناکرێت گەنجێک لەبەروەی ئێستا کە ژیانی ناخۆشە هەڵسێ خۆی لە ناو ببە یعنی ئەوانیش کە لە سەردەمی بەعس ژیانە ئێستا بۆن ئەوانە هەبوونی سەردەمی بەعسن
ئەوانەی کە دوانمە هەمویانی سەردەمی باسن بڕاب کە پێم وانی ئێستا ئێمەی گەنجان ژیانمان بەقەد ئەوان ناخۆش بێت ئەو هەموو ناخۆشیەمان دیتی بێت لەسەر کوردایەتی و لەسەر پاراستنی خاکمان من هەر لە نێو ئەوانە دەمێنمەوە لە ناوانە دەمێنمەوە و پەیامی زیاترتان بۆ دەگوازمەوە بینەرمان بن و دوور مەکەونەوە من ئەمڕۆ دەمهەوێ بچم لە کەسانی بە ئەزمون بپرسم ئەزمموی ژیان چی فێر کردی کارکردن بنچینەی ژیانە کارکردن تەمەڵی و دانیشتن و خەمۆشی ئەوە مرۆڤی وێران دەکات دنیا سیزنی مسلمانانە جەنەتی کافرانە لەبەر ئەوەی ئەمە حەسرین بە نەوع ئەنواع ئەشکالیشی خۆمان حفظکەین ئەوە لە ناموسمان حفظکەین ئەوە لەن وڵاتمان حفظکەین ئەوە لەن ئاگامان لە جیرانمان بی ئەوەمان ئاگامان لە برامان بی خیانەت لە وڵاتمان دەکەین ئامۆژگاریمان بۆ گەنجانە دەڕێم سەرەتا مەسەرن بایەخ بە خوێندنیەکانی خۆند ئەمدەن لەبەروەی خوێندن بڕوانە ئەمە شەهادە بە قوبڵی هەموو شتێک ژیان قوتابخانەیە وەچی وام گوت یعنی فێرە شتی باشت دەکا و شتی خراپیشت دەکاتن بەس زۆرترین شت ئەوەیە کە ئینسان بتوانێت یعنی پاشە ڕۆژی خۆی دابین بکە لۆ خۆی لۆ منداڵەکانی ئەمر پێشانم پێ باشتر بوو چکە تو دەچووی داخوازی ئافرەتێک لە دوو کەست دەپرسی ئەرێ کاکە ئەو ماڕەکوونە باشە خراپە وەنیا سقە هەبوو قوربانی ئێستا سقە نییە سار بەسار خۆسکەم بەپار هیچ شتێکمان نەدیتیە کە بێ لە مەسلحەتی فەقیر بی یا لە مەسلەتی خەرگ بی باسی هاوڕێی باشە کرد باسی تووڕەبوونت کرد باسی کارکردنت کرد ئەو شتانە هەمووی ئەزمموی ژیان فێری کردی بەڵێ ئەمە لە ژیانمدا بەس ئاواتم بەس کارکردن بووە تێکۆشان و هەوڵدان و کارکردن خواردنی ڕەنجی خۆ پارەی ڕەنجی دەستی خۆم بڵێ هەر لە منداڵیەوە کارم کردی هەتاوەکو ئێستاش هەر لەگەڵ هەر کار دەکەم لۆیە دەڵێن کارکردن ژیانە پندەکەیە تەمان پندەکە لە وڵاتی رووسیای بڵاوکراتەوە بە ڕووسی دەڵێ ئەوەی کار نەکات جێی لێرە نابتەوە یعنی ئەتو خۆت بە خەرچی مەبەستەوە باشە کارکردن تەنها پیاکردنی پارەیە لەکن تو یان کارکردن دڵخۆشیە کارکردن ئاسوودەیە کارکردن چییە لای تۆ کارکردن هەموو شتەکە کە ئەتو کارت کرد بەری ڕەنجەکە دەدوریەوە ئەوە خۆشی دەداتە دەروون و دڵت بۆ خۆت و بۆ کەس و کاریشت بەڵام ئەتو ئەگەر کار نەکەی و دانیشی بە تەمبەلی و پشت بە باب و داک و دراوسێ و کەسی دی ببەستی مانایە ئەتو زەرەر دەکەی باشە لێرەوە دەتوێت تایبەت بە گەنجان چی بە گەنجان بڵێ پێیان دەڵێ کۆڵ مەدەن ئەگەر چی ئێستا کە لەوانەیە هەڵتان کەم بۆ ڕەخساوێ بەڵام گرینگە ئێوە کۆڵ نەدەن بەڵێ بەڵەوە ئێستا گەنجەکان زۆر ژیانیان تاڵە لەبەرەوەی کار و کاسبی نییە بۆیە ئامۆژگاریم ئەوەیە ورە بەرنەدەن ورە یعنی خەمۆشی دایان نەگرێتن تووڕەوتون نەبن لە خۆیان گەورەتر بە ئامۆژگاری گەورەکان بجولێنەوە ئارام بگرن لە ژیاندا ژیان هەمووی ئارام گرتنە هەمومان خۆشی و ناخۆشی دێتە ڕێمان بەڵێ ئەو خۆشی و ناخۆشی دێتەڕێت بەڵام ئینسان دەبی چاوەڕوانی ئەوەی بکە هەر ناخۆشی هەبی هەر خۆشی لە دوایە بەڵێنی خوایە بڵێ ئەتو دەبی و فەرمودەشی خوایە دەرێت لە قورئانی پیرۆزەوە لەیسە للئینسانی إلا ما سعى وأن سعيه سوف يرى ئەتو کە کار دکرد بەری ڕەنجەکە دەدوریەوە بەڵام ئەگە کار نەکەی دانیشت دەستپانکەیەوە زۆر ناشیرنە ئامۆژگاری چییە نیسیحەتت چییە لە بۆ گەنجان لۆی گەنجان دوور بکەونەوە لەو شتانە نەسیحەتت چییە لە بۆ ئەو گەنجانی نەسیحەتی گەنجانت چ لۆ بکەم نەسیحەتی گەنجان ئێواران ئەمن دەچم لەسەر شێزمەتری ئارە خواردنەشی لێیە ئارەخۆرشێت عەرز بکەم ئارەخۆرشێ لێرە لێرە ئا لێرە ڕاهەر و ڕێز ژیرایە
حتى دەگاتە ئێرێ ئەوە ئارەقی دەخرێ مووی زاهیر وەکی جەنابەت پاشان دەسە قەبرستانی ئەوەی ئەو قەبرستانی شتەڕێی کەرکوچێ هەر دەسەر ڕێ کەرکوچێ پاشی بینە تەماشاکە دا عەرەبانە لەوێ موادی خواردنیان لۆ دەبات ئەمە نەسحەتی زاهیری چ أتو رأيت هيري وكذا حقوق المرأة قالت أجد الناورين بقصر قفت أو شيء شكاتي لدكاتن سؤالي من دبيتن حقوق المرأة أساسية حقوق المرأة أو هاي أساسية حقوق نية المرأة بس أو غلطة جيها مو هار كردن جيها مو هار كرديا بقوات أو هم ريخراوي ما في جنان ونازان أو ناحية وهانية أو نية غلطة وشي وين يعني كيستا بر الله كريم وما فا أو هاي لا بدنا نجيب لما كيف خم نقرن حق تشيب وشتوهم فزلام نقرن وابوه خرج حرمة وشي بياوان نية دري أو أتذكر كده أتذكر بترميدي خوم نقرنه بكيف يخوم نا والله أو حقوق المرأة أمداننا قانون داني إحنا داني فرم ما يكمل أزموني جاني خوي موان باسكر كبي ويا نيكمل شتي زور جواني ورجع أتو تشتغل جيانا فيربوي أو تمنيك بريت كرتيلي فيربوي جيان تيا والله جيان هرقم مخام مقوادي هراجعنا هنا هراتينا الأومن تيا صار إسرائيل ما كده إقرابك بوا ويا سوا أمريكا الراجعنا هنا ها تول كان هرينا يعني خوش بان نديل أحزاب احترام قومنا كمن لم يجر بيش سيسار بيش أحمد سعيد معلقي سياسي قاهري قلت دولي عربي قومية جدا اعتراف بيننا كان استقراري النابت في علاقة سكتة والدول العربي هم قوميات جدا احترام قومياتك كان الاستقرار كان نابت راسك اما احتراماتك وش ديها اجرانا وسطها احتراف بينها كما تدعوا حقودك كدري حاصل كلام اما هركز بربرسين لجاني خومانوانيا هركز بربرس لويكا لخودي خويلا او كما مساج باسك لقيامته لس نفسي خومان محاسبه دكري شلون بتوانين ام جيانوا بريبكين قيامت بدز بين او دنيا يعني بهوي ام دنيا كاتي وقيامتي قيامت لدزنا دي عن الشخصيه دي عن الشخصيه عادي ما عشتونيه باش اتوكو خوت اموشغاري تشلبو غنزا حز اللي تشتك بغنزان بلاي وان قالك برلاي نبن فريش برك لا اخوي بقدن تكر هموش خراب له خلاص اوندي اموشغاري من اوندي اموشغاري ملائكه مو كويستاك ابو غنزاتينغو زماني غنزو كويستاي غنزاتي غنزاتي مو هاتيه ليلو مجنون ليلايا مشوشه ها ازاني لا اقارب ولد حبيب قرايا او زاحري هربوت غريزتك او رابطه دو غريزه هي اساسا يترسنا كان ايش غريزه الجوع ايش غريزه جنس او انا زول بقوه قلب انساني اتوهرت ويمكن احرامي ناخذ ندي وش بصير باخر هي جنسيش او انا هدو غريزات سوتر ستيان زول زحمته الا قال بلان دكري ما هم مشتاق بجي نفسي خومان كاين قيامه لبير كاين نابي مسيطر بيه ان النفس لاماره بالسوء نابي اتوب جاي نفسي خذ بكي اما جنز وين لوقت خوي تيوخان ما نهبو تشي ما نهبوش ايوان حزم عليه بو دابنشين دام الذكرى كرمستاني ذكرى انا قمي كردواري ذكرى او نوع قمانا ذكرى حتى يك اختيار لنا او تيوخان بما بايا اما زاحدنا دشينو جوري وشي اختيار كان هم تشولي عندك دشينو وقت نسي او زا اما دشينو جوري او قمانا ما نذكر قماني كلها حتى او يخو من بعد شرق ندبو تقق ندبو ليقدانك ندبو زندانك ندبو بيكو هذا كان باتفاق دشينو ماري او دشتي وهاب شيخ ابو عالم مسلمين دري بنا بواسطه شيخ كان قال اخوان الرجال ده لسه عالم قوي بشيخ دري الشيخ هو بروان فيناكن قال وانا باخوان الشيخ بدز نبوه بس صحتي كان دروش صحتي كان قبول ذكرى او زمر دوا كل برادران زاحران الله اسانيك امن لو خداي ده فرموا خوا ورات كمان بقين تويك كردواري بكاتويك بارتا حزباتي كم كاتوا بحموي دزنا ودس يكتر بني تشاو دس يكتر مازبكا دولة كمان بيك ببين الدولة كردستاني كبرى أمن أول دري من ده تمام بين حرت شاد دولة مريك بكويت بمب دولة كردستاني كبرى والله أول دري من ده أو أجر زاهر كمان آخر بو لسر أوينا بنمسن إيواران دابريش نزيش وش إسكان دادا نشن لو سري حتى رجعت أو سري إلا خواردن هو شو تبي معناه وني تصار خصي خوش وتصار اتفاق خوش ببنى يك بارتا نك قضية حادثة حكومية قومية هزار تلقيت نوري داوين نايل المحلكي
کۆر دەکەن و کەینە جاحیری ئەو هەلەیە دەبی ئەوە تەرکری ئەو شتانە نەمینێت ه ساڵی تەمەنت باشە لەو ه ساڵی تەمەنت شتێک فێر بووی ژیان چۆن بوو بەلای تۆ ژیان ئەوڕۆ خۆشترە لە دوونێ خۆشتر بوو لە ئەوڕۆ سبەی خۆشترە لە ئەوڕۆ سار بە سار خۆشکەم بەپار هیچ شتێکمان نەدیتیە کە بێ لە مەسلحەتی فەقیر بیان لە مەسلەتی خەرگ بی و خەرچیش بەخۆشی بەو شتانە بەو زولمانە ڕازیە باشە پێدوانیە خەڵک خۆمان ینی خۆمان ژیانی خۆمان ئاوا لێ کردیە خۆمان بەرپرسین لەو هەموو گۆڕانێکە لە دەور و بەرمان ڕوویدایە واللهی خۆی طبعا ئەگەر کابراایك ساعبی نەبی مار و مندارەکە ساعبی نەبی هەموو شتێکی دەکات بێ ساعبە یعنی ملەتی کورد ئێستا فەقیر و فەقارات بێ ساعبە ساعبی نییە هیچ ساعبی نییە هەرکەس لۆ خۆیتی کە شتێکی بەدەستکە دەرێ هەندە پارە خڕکەمەوە لە جیرفانم دێم لۆ سبەینێ هەرگرم کەس نییە برێ واللهی لۆ ملەتەکەی بکەم باجێکەی تەمین بکەم لە دوای من خێر بداتەوە خەرکەکە بگاتە خۆشی کەس لە کورد ئەو فکرەی نەبووە ئەوەی سەرۆک بووە لە هاتیتە سەرۆکی کورد بووە ئەو فکرەی نەبووە بەس فکری باغەر پڕکردنی خۆی و خۆ قەیمکردنی خۆیتی هیچیت کە لە گۆڕێنی کەس خەمی لە داهاتوی و میلەتە نانە ئەبەت باشە بۆ ئاوایە لەبەرچی ئاوایە دیارە وەکو ملەتان نین ئێمە ملەت نین ئەم بڕوا ناکەم کورد ملەت بی ئەگە ملەت دەماوە کاکە ئێستا تو 50 ملیۆنی تازە بە تازە دەرێ ریفراندۆم دەکەم ئەوجا هەر چار دەورە عسار دەکەن عسارت دەکەن لۆ لە بێ عەقلی خۆمانە پێ دوایە هەوە کارەوەیە کە خۆمان لە ناو خۆمان یەکنی بەرێ هەدیکو باشە لە تووڕەبوونیان دەری ئێمە میلەت نین یان وا تێگەیشتیان تووڕەی لەو سەرکردانە لەبەر چوا دەڵێ ئەخوەزعکەمە ئێستا ئەمە تقریبا لە 61ەوە شۆڕش هەرگی سایە هەتا ئێستا خەباتی کردێ کوشتن و قوربانیدان و ئەولە ئیدارەکمان بەدەستکەوی ئیدارەمان بەدەستکەست ئێستا خەرک مەمنونە حکوومەتەکەی جاران دوژمنەکەی جاران بێتەوە سەرپەرشتیت بکە ئەدی ئەو ملەتە ئێستا هەموو خەرک پێ خۆش حکوومەتی بەغدا بێتەوە هێرکوان حکومان بکە کاکە هەرچی والیداتی مەملەکەتی کوردستان بەدەست دەکەوی لۆ خۆیان دەبن لۆ خەرگ نییە بەس لۆ خۆیان دەبن بەداخەوە باشە لەو هەموو وەزع ناخۆشی کە باست کرد ئەو گەنجانەی کە تازە پێڕادەگەن کە تەوان هیچ پێم وایە هیچ تاوانێکیان نییە گەنجان چۆن بتوان خۆیان بپارێزن دەرێ گەورە ئاوێ دەڕژێنی گچکەس پێ لێ دەخشێنی نەفسی مەدێنە دوێ ئەوە چەند جیلە خوار جیلێک نییە جیلی پێشی مەشەوە بوونە ئەو جیلەی لە دوای مەشدە هەر ئەوە نابی ئەوەی ئەمە فکرمان هەیە و کە برین ببینی و ببینە دەوڵەت و ببینە ئیسان و ببینە قەوم نییە باشە کو دەبینێ دەبی چ بکەین خۆمان بگۆڕین کو وەڵاهی برێم چی یانی شتێکی وان نییە یەکێک هەرکەوی وها ببی نییە ئەبەت ئەمن حەزم لێە ئەتو ئامۆژگاریەکی گەنجام بکەیت وەڵی گەنج ئەوڕۆ ئەگەر بێتە سەر ڕاستی گەنج لە من ئاقرترە ئەمن کابرایشی نەخیندەوارم کاکە ئەوان هەموو کولیان خلاص کردیە باشە مامە لەوەندە تووڕێی بە عقرنەکەن ئەمن چی فێر بکەم وای ئەوەنم کابرایشی نەخیندەوارم باشە بەس بم بڵێ لە ئەوەندە تووڕێی لە ئەوەندە پستی لەو سەرکردانەی حکوومەت هۆکار چیەکە ئەوەندە لە ئەوە دەبینم یانی هەر والیداتی مەملەکەت هەیە بەدەست دەکەوی لە خۆیان دەبن ئەدی خەرک لەوەش پەس نەبی هیچ والیداتێک هەیە بێلن لۆ ملەت بێلن هەموو لۆ خۆیان دەبن چاوەڕوان دەکرد حکوومەتی کوردی وابێ ئەگەر وا بە خەباتمان نەدەکرد بەداخەوە خەباتی پێشمەرگاتیت کردیە؟ بەێ ئارێ وەڵا شەیدیشم هەیە دەست خۆش بێ سوپاسان دەکەم ئینشاءڵڵا ئەو وەسعەیە چا دەبێ گۆڕانکاری بەسەردادێ ئینشاءڵڵاوە کابین بەتەمای ئەوانە بینا بەتەمای ئەوانە بینا من ئەمڕۆ دەمهەوێ بچم لە کەسانی بە ئەزمون بپرسم
ئەزمموی ژیان چی فێر کردی؟ کارکردن بنچینەی ژیانە کارکردن تەمەڵی و دانیشتن و خەمۆشی ئەوە مرۆڤی وێران دەکات. بالناس سیزنی مسلمانانە جەنەتی کافرانە لەبەر ئەوەی ئەمە حەسرین بە نەوع و ئەنواع ئەشکالشی خۆمان حفظکەین ئەوە لە ناموسمان حفظکەین ئەوە لەن وڵاتمان حفظکەین ئەوە لەن ئاگامان لە جیرانمان بی ئەوەمان ئاگامان لە برامان بی خیانەت لە وڵاتمان دەکەین. ئامۆژگاریمان بۆ گەنجانە دەڕێم سەرەتا مەسەرن بایەخ بە خوێندنیەکانی خۆیان بدەن لەبەروەی خوێندن بڕوانە ئەمە شەهادە بە قوبڵی هەموو شتێک ژیان قوتابخانەیە وەچی وام گوت یعنی فێرە شتی باشت دەکا و شتی خراپیشت دەکاتن بەس زۆرترین شت ئەوەیە کە ئینسان بتوانێت یعنی پاشە ڕۆژی خۆی دابین بکە لۆ خۆی لۆ منداڵەکانی ئەمر پێشانم پێ باشتر بوو چکە تو دەچووی داخوازی ئافرەتێک لە دوو کەست دەپرسی ئەرێ کاکە ئەو ماڕەکوونە باشە خراپە وەنیا سقە هەبوو قوربانی ئێستا سقە نییە سار بەسار خۆسکەم بەپار هیچ شتێکمان نەدیتیە کە بێ لە مەسلحەتی فەقیر بیە لە مەسلەتی خەرگ بی. بینەران و بیسەرانی خۆشەویستەوەی گوێویستی بوون پەیامی کۆمەڵی کەسی بە تەمەنی شاری هەولێر بوو کەم بەرنامەیەم تایبەت کردبوو بەوان و ئەزمموی ژیانی خۆیان بۆ ئێوە باس کرد باسییان لەوە کرد ژیان پڕە لە خۆشی و ناخۆشی ئەم ژیانە هەرچەند خۆشی تێدا بووە ئەوە نەژ ناخۆشی تێدا بووە و کۆمەڵی ئامۆژگاری گرنگی گەنجانیان کرد و گرنگترین ئامۆژگاری ئەوە بوو کە وتیان تکایە ئاگدار بن گەنجی تەمەنێکی کاتیە و بەسەر دەچێ ئاگدار بن لەم تەمەنەیە شتێک نەکەن کە گەیشتم بە تەمەنی ئێمەی ئێستاکە کە ئەوانەی کە دواندم هیچیان تەمەنیان لە 50 ساڵ کەمترنەوە و تاوەکو 77 ساڵیشمان وەرگرت تیان کە گەیشتە تەمەنی مە ئێستاکە ئینجا پەشیمان دەبنەوە لەو تاوان و یان لەو شتە خراپانەی کە گردیبدان و وەستایشی خۆتان دەکەن لەسەر شتە باشەکان. من بەم ئەندازەیە گەشتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ بۆ هیوایی ببێتە جێگای ڕەزامەندیەوەی عازیز تا ئەڵقەیەکتر و تەوەرێکتر و بەرنمەیەکی تری لە شاری هەولێر بەیەوەی خۆشەویست شاد دەبمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونسی سارمەمی کامێرەمانم کە بەردەوام لەگەڵم لە بەرنمەکان زۆر ماندووە بەیەوەی خۆشەویست دەگەێنم تا ئەڵقەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.